بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ڕاگەنداوێکی هاوبەشیان بڵاو کردەوە و لە ڕاگەنداوەکاندا باز لەو دەکەن ڕێفراندۆم مەترسی لەسەر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەی هەرێم دروست دەکات. هاوکات ئەو دوولایەنە داوا دەکەن پێشوازی لە دەست پێشخەری کۆمەڵگەی نێودەوڵەتی بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغداد. بە میوانداریێک لە بەڕێزان لە ستۆدیۆ سەرکی حەسەن بارام جێگیری بەرپرسی بازنەی حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها لە هەولێرەوە شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لە پرسی ڕێفراندۆم و ئایندەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێم دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەین. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ڕاگەندراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە و هۆشداری دەدەن لە دەستدانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. لە ڕاگەندراوەکەی کۆمەڵ و گۆڕاندا هاتووە دامەزراندنی دەوڵەت مافێکی سروشتی گەلی کوردستانە، بەڵام ئەنجامدانی ڕیفراندۆم لەم بارودۆخە ئاڵۆز و پڕ قەیران و ئایندە نادیارەدا نەکتەنە خزمەتی ئەو استراتیژە ناکات، بەڵکو ئەنگاوێکی مەترسیدارە لەسەر ئێستا و ئایندەی گەلەکەمان. سەبارەت بە ئەنجامدانی ڕیفراندۆمیش لە ناوچە کوردستانی دابڕێنراوەکانیش کۆمەڵ و گۆڕان ئاماژە بۆ دەکەن ئەنجامدانی ڕیفراندۆم لەو ناوچانە دەبێتە مای شەڕ و بشێوی و لە دەستدانی ئەو ناوچانە. خۆگەر ڕیفراندۆم لەو ناوچانەش ئەنجام نەدرێت ئەوە بەدەستی خۆمان دەستبەرداری نیوەی ڕووبەری کوردستانی باشوور دەبێت. کۆمەڵ و گۆڕان باز لە مەترسی شەڕ دەکەن و لە ڕاگەندراوەکەیان داوە دەخەنە ڕوو شەڕ و ڕووبەڕووبوونەوەی نێوان هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراق و گروپە چەکدارەکان دەبێتە مای تێکچوونی باری ئاسایش لە زۆربەی ناوچەکانی کوردستاندا. ئەمەنگاوە نەک نابێتە مای خۆشگوزەرانی خەڵک، بەڵکو ژیانیان سەختتر و باری سەرشانیان قورستر دەکەن. لەبارەی هەڵوێستی جیاوازی خەڵکیش لەسەر ڕیفراندۆم کۆمەڵ و گۆڕان دەڵێن درزێکی گەورەتر دەکەوێتە ناو ڕیزەکانی گەلەکەمان بەهۆی هەڵوێستی جیاوازی ئێستای خەڵک سەبارەت بە ڕیفراندۆم. دواتر ساڕێژکردنی و برینە کاتێکی زۆری دەوێت و دەراویشتەکانی ترسناک. لە بەشێکی دیکەی ڕاگەندراوە و بەشەکەیاندا کۆمەڵ و گۆڕان داوا دەکەن لە سۆنگەی دەرباز بوون لەم بارودۆخە ئاڵۆز و نادیارەی گەلی کوردستان تێی کەوتووە و لە ئەسکردن بە بەرپرسیارەتی ئاینی و نیشتیمانی و نەتەوەی پێشوازی لە دەست پێشخەریەکەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و بەغدا بکرێت. لە کۆتایی ڕاگەندراوەکەیاندا کۆمەڵ و گۆڕان جارێکی دیکە جەخل لە دواخستنی ڕیفراندۆم دەکەنەوە و داوا دەکەن زەمینەی بۆ بڕەخسێنرێت با گێڕانەوەی یەکریزی و تەبایی نێوان هێز و لایەنە سیاسیەکان و چاکردنی بژێوی خەڵک و گێڕانەوەی شکۆ بۆ دامەزراوە شەڕعیەکان و پاشان ڕەخساندنی زەمینەی ناوچەی و نێودەوڵەتی بۆ ئەنجامدانی پرسەکە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کاک حەسەن ئەگەر سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەن بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێستا بەڕێز لە خورماتەوە هاتن. سوپاس دۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێم و کەرکووک و خورمات و دوای ڕیفراندۆم چۆنە دوایەوەی کە بڕیار لێدە ڕیفراندۆم بکرێت؟ بەڵێ سەرەتا زۆر سوپاس بۆ دەرفەتەوە سڵاو بۆ میوانە بەڕێزەکەتانیش لە ستۆدیۆی هەولێرەوە. لە ڕاستدا دۆخی ئەو دەڤەرەی کە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانی پێ دەڵێن خۆی لە بنەڕەتدا بەدەست کۆمەڵێ قەیران و کێشەی ئیداری و یاسایی و ئەمنی و سەربازی و دەناڵێنێ و لەگەڵ ئەوەشدا لە یەک دوو مانگی ڕابردووە کە پرسی ڕیفراندۆم لەلایەن هەرێمی کوردستانەوە یان لانی کەم لایەن بەشێک لە هێزەکانی هەرێمی کوردستان و ڕوژێنراوە کە بەو پێی ئەو ناوچانش بگرێ. ئەمە لەگەڵ خۆیە لەلایەک دڵخۆشی و ئومێدێکی بەخشیوەتە خەڵکی ئەو ناوچەیە، لەلایەکیش گومان و هەڕەشە و دوودڵی. لەبەرەوەی خۆتان نەزانن ئەو ناوچانە بە درێژایی مێژوو چەقی ململانێ نێوان شۆڕشەکانی کورد و دەسڵاتدارانی عێراق بۆ بە ئێستاشەوە بۆیە لەژێر دار و بەردووی سیاسەتە سەقەت و
ناواقعەکانی ئەو ڕژێمانەدا خەڵکی ئەوێ هەمیشە باری قورس بووە، هەمیشە قوربانی داوە، هەمیشە لەژێر هەڕەشە و مەترسیا بووە. ئەو هەڕەشە و مەترسیانە لە دوای پرۆسی ئازادیشەوە لەو ناوچەیە لەو دەڤەرانە هەر بەردەوام بووە. بۆیە ئێستاکە لەگەڵ ئەو ئومێدەی کە چەکەرەی کردووە لای هاوڵاتیان کورد لەو دەڤەرانە، لەگەڵەوەشا مەترسی و هەڕەشەی دروستبوونی شەڕ، دروستبوونی پێکدادان و کاریگەری و هەڕەشەی وڵاتە ئەقلیمیەکان بۆ سەر و ناوچانە کە لە ڕێگای هەندێک پێکاتەوە و هەڵوێستی توندی دەسڵاتدارانی عێراق کە بۆنی هەڕەشە و بۆنی پەلاماردانی لێدێ و هەروەها جموجۆڵی ناسروشتی هەندێک لە هێزە سیاسیەکانی نەتەوەکانی تر لە پێکاتەکانی تر بە تایبەتی ئەوانی کە لەژێر چەتری حەشدی شعبیان لە هەندێک سنوور خۆتان نەزان لە مەندەلی دژەکردارێک ڕوویدا و لە خورمات و جۆرێک جموجۆڵ و جۆرێک لە خۆ ئامادەکاری هەستی پێ ئەکرێ و کەرکووکیش لەلایەک هەڕەشە و مەترسیەکانی داعش لە حەویجە و ڕیاز و عەباسیە و لەلایەکیش لە زاویەیەکی تریشەوە بوونی حەشدی شعبی لە تازا و بەشیر، ئەمانە هەمووی وای کردووە کە حاڵەتێکی دڕدۆنیشی و حاڵەتێک لە گومان و هەستیاری لای هاوڵاتیانی کورد لەو دەڤەرە دروست بکە. ئەمەشیان بەرئەنجامی بە دیدی من بەرئەنجامی ئەوەیە ئێمە لە کۆمەڵێک ڕۆوە نەمانتوانی و باشتر خۆمان ئامادە بکەین و باشتر بتوانین زەمینە سازی بکەین لە 14 ساڵی ڕابردووە بۆ ئەم پرسە گرنگانی کە دێنە پێشەوە. مەسەلەن مامەڵەکردنی ئێمە لەگەڵ عەرەب، مامەڵەکردنی ئێمە لەگەڵ تورکمان، مامەڵەکردنی ئێمە لەگەڵ کریستیانەکان، مامەڵەکردنی ئێمە کورد بە کوردیش تا ئەندازەیەک زۆر تەندروست نەبووە، کەم و کوڕی هەبووە، نەمانتوانیوە شەقام و نەیارەکان و دۆستەکانیشمان فۆرمەڵە بکەین و سقە و بڕۆیان لە دروست بکەین بە تەواوەتی لەم جۆرە پرسانە. بە کورتێکە حەسەن جەنابەت خەڵکی ئەو مەنتیقانەی ئێستا مەترسی جددی هەیە لەسەر ئەو ناوچانە؟ لە ئێستادا مەلامحی مەترسیەکان هەن. یعنی مەسەن بۆ نمونە ئێستا لە خورماتوویان لە کەرکووک هێزێک جوڵەی پێ نەکراوە کە بڵین ئەوە هێزێک جوڵەی پێکراوە و پەلاماری کەرکووکەدایە، پەلاماری خورماتوویە، پەلاماری خانەقینەدا. بەڵام ئەو لێدوانە تونانەی لەلایەن بەرپرسانی بەشێک لە حەشدی شعبیەوەوە، بەشێک لە بەرپرسانی حکوومەتی عێراق و بە تایبەتی شیعەکانی عێراق ئەوەمان پێ ئەڵێ کە دوا لێدوانی عەبادی ئەڵێ نە لە ئێستا و نە لە ئایندە نابێ ڕیفراندۆم نە لە هەرێم و لە نەو لاوچانە بکرێت. کەواتە ئەگەر ڕیفراندۆم بکرێت بە بۆچوونی ئێوە ئەگەری دروستبوونی شەڕ هەیە لەو مەنتیقانە؟ بە دیدی من بە خوێندنەوەی من بۆ واقعەکە هەموو ئەگەرەکان بەکراوەی ئەمێنەوە. پێکدادان، دەستێوەردان، ئەمان هەریشیان چەمکی جیاوازن، پەلاماردان، دەستێوەردانی ئەمە ئەو و دروستکردنی شێوازێک لە ئاشوب و ئاژاوی لە نێوان پێکاتەکانە و موچەبڕین و قوتبڕینی خەڵک و هەروەها گرتنەبەری ئابلوقا، یعنی هەموو ئەم ئەگەرانە هەیە. بەڵام دوجاریش کورد نابێ لەبەر هەرێک لەم مەترسیانە خۆی وها لێ بکە کە توانا و تااقەتی ئەوەی نەبێ بڕیار بدا و لە یەکلاکردنەوەی پرسە چارە نووسازە هەستیارەکانە کە پەیوەستە بە دۆخی نیشتیمانی و نەتەوەیی ئێمەوە کە دەیان ساڵە خەباتی بۆکەین، نابێ هیچ لەو ئەگەرانە بمان ترسێنێت. بەڵام دەبێ خۆمانمان باشتر ئامادە بکرایە، خۆمانمان باشتر ڕێک بخستایەتەوە و خۆمانیشمان بۆ هەموو ئەگەرەکان ئامادە کرد کە بە دیدی من باش خۆمانمان ئامادە نەکرد. سوپاس دەکەم دواتەگەرە بۆ لای بەڕست کاک حەسەن. ئەگەر بچینە هەولێر لای کاک شوان. کاک شوان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەرەتا لەوە دەست پێکم ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ئەمڕۆ ڕاگەنداوێکی هاوبەشتان بڵاو کردوێتەوە و باز لەوە دەکەن کە ئەم ڕیفراندۆم بەم شێواز و بەم میکانیزمە پرۆسەی سربەخۆیی نەکو لە قازان سربەخۆی نە بەڵکو زیان لە سربەخۆیی دەدات. ئەم جۆرە لە ئامادە سازی نەکردنە چ مەترسی و چ زیانێک لە سربەخۆیی کوردستان دەدات؟ بەڵێ، سەرەتا بەناوی خوای گەور و میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابەت بۆ بەرنامەکەت، بۆ میوانی بەڕێزت
کاک حەچیمی بەڕێز بەڵێ ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بەیاننامەیەکیان ڕاگەیان لە سێ خاڵدا کۆمەڵێک شتی باشیان خستە ڕوو ئەم بەیانە بە حەقەت بەڕای من بەیانێکی منسیفانەیە بەیانێکی واقعانەیە بەیانێکی داریسانە و مەوضوعانەیە بەیانێکی خەمخۆرانەیە لە ڕوانگەی هەستکردن بە ئەرچی نیشتیمانی و نەتەوەیی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ئەم بەیاننامەیان دەرکردووە و ئەم ڕای ئەم ڕۆژیان ڕاگەیاندووە ڕایەکی غەریب نییە لەوەتەی کە ڕیفراندۆم دەستی پێکردووە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان لە چەند وێزگە و قۆناغێکدا جارجارە ئاماژەیان بەم جۆرە مەبادی و پرانسیپانە کردووە کە گوتم بەیانێکی مەوضوعانە و خەمخۆرانەیە بۆ نمونە بەیانەکە سێ خاڵی سەرەکیە لە سەرەتادا باس لەوە دەکا کە بەیانەکە وەکو بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دان بەوە دادێنن کە کورد یا کوردستان مافی خۆیەتی کە سربەخۆ بی و کوردستان دەوڵەت بی واتە بۆ ئەوەی پێش بگری لە هەر ڕایەکی دژ بەو بەیانە دژ بەو ڕایە خەڵکێک پێی وابێ ئەوە کۆمەڵ و گۆڕان لەگەڵ سربەخۆینی نا بە تەئکید هەردووچیان لەگەڵ سربەخۆین و هەردووچیشیان بەو بەڵگەیە کە پێشتر وەکو باگراون هێزێکی چەکدار بووین من وەکو خۆم زیاتر قسە لە جیاتی کۆمەڵ دەکەم کە کۆمەڵ لە هەشتاکانەوە بزوتنەوەیەکی چەکداری بووە بە خوێن خەباتی لەم پێناوەدا کردووە و لە مانجی چواری 2014 پرۆژەی دەوڵەتی کوردستانی ڕاگەیان لەم بەیانەدا ئەوە هاتووە کە پێویستە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پێشوازی لە هەوڵ و نێوانگیری و بەدیل و ئەلتەرناتیڤی نێودەوڵەتی بکەن ئەوەش ڕایەکی غەریب نییە تەنیا کۆمەڵ یا گۆڕانبیڵێ بەڵکو وڵاتانیش هاتوونەتە سەرخەت کە ڕیفراندۆم قبول ناکەن داوای تاجیرکردنەوەی دەکەن داوای نێوانگیری دەکەن بە تەکید ئەگەر لە ئێستادا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە گوێی وڵاتان کەن ڕیفراندۆم بە قسەی ئەوان تاجیل بکەن لەوانەیە ئەوان وەساتەیەکی زۆر جددی بکەن حکوومەتی عراق بینە ژێرباری کۆمەڵێک داوا و داخوازی هەرێمی کوردستان بەڵام ئەگەر ڕیفراندۆم ئەنجام بدرێ و شەڕ و ئاژاوی لێ بکەوێتەوە پشێوی لێ بکەوێتەوە دواتر کورد بەناچاری پەنا بباتە بەر وڵاتان کە بێ ئەم کێشەیە بۆ چارەسەری بکە و ئەوسا بەغدا خۆی گرانکە لەوانەیە وەکو پێویست دەستکەوتەکان و مەرامەکانی هەرێمی کوردستان بەدەستنێن خاڵێکی تر لە بەیاننامەکە ئەوەیە کە گۆڕان و کۆمەڵ داوا دەکەن کە ڕیفراندۆم پێویستە دوا بخرێ ئەوەش لەبەر کۆمەڵێک هۆکار کە هۆکارەکان باز دەکەن بێگومان ئەو وڵاتانەش داوا دەکەن کە ڕیفراندۆم دوا بخرێ هەندێک لەو هۆکارانە باز دەکەن بۆ نمونە هۆکارەکان چیم هۆکارەکان پێویستە ینی زەمینە سازی لە ڕووی نێوخۆ لە ڕووی دەرەوە بکرێ بۆ نمونە لە ڕووی نێوخۆوە کۆمەڵێک کێشەمان ئێستا لە هەرێمی کوردستان هەن تەماشە دەکەین لە جیاتی ئەوەی کە پرسی سربەخۆی وەکو ئاهەنگێکی خۆش لێ بکرێ وەکو کەرنەڤاڵێک بەڕاستی لە زۆر شوێنە و لای زۆر کەس تەماشە دەکەی زۆر سارد و سڕی و تازیە تەنانەت هەندێک لەو لایەنانەی لە نێو لیژنەی باڵای ڕیفراندۆمیشن وەکو پێویست موئەید نین وەکو پێویست مشەجیع نین وەکو پێویست لەگەڵ بانگێشەی هەڵبژاردن دانین هەرچەندە لەوانەیە ئەمڕۆ بانگێشەکان و سبەش دۆختر بیتەوە بەڵام ئەوەش دوای ئەوە بووە کە وڵاتان زۆر بەجددی تر هاتوونەتە سەرخەت و هەروەها بار و بژێوی خەڵک زۆر خراپە خەڵک ڕۆژانە داواکاری دەکات ڕێپێوان دەکات ڕاستان دەکات کەچی بین ئێمە بچینە ناو پرسێکی ئاوە مەترسیدار و لێڵ و غامز لەوانەیە نەزانین چۆن لی دەردەچین لە ڕووی دەولیشەوە عەفوەن کاک حەچیم کە کۆمەڵ و گۆڕان داوا دەکەم پێویستە زەمینە سازی بکرێ بە گفتوگۆ لەگەڵ وڵاتانی دەر و دراوسێ و پەیوەندی دار و لەگەڵ بەغدا ئەوەش بەڕاستی شتێکی زۆر جوانە قسەی کۆمەڵ و گۆڕان تەواو لە ئێستادا بەرجەستەیە تەماشە دەکەین ڕۆژێ بە ڕۆژێ ینی هەڕەشەکانی وڵاتان تۆق دەبیتەوە بە کوردی و بە کورتی کۆمەڵ و گۆڕان لەگەڵ سربەخۆی تەواون بەڵام لەگەڵ ڕەخساندنی هەڵومەرجێکن لە ڕووی ناوخۆی لە ڕووی دەرەوە
کە نەتیجەیەکی زۆر باشی ببی نەکخواانە خواستان نەتیجەیەکی خراپی ببی. بەڵێ ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارەمەزاری ئەوەنی ئەسبابەکان باسکەم. بەڵێ ینی ئێستا و پێتان وایە ئەم ڕیفراندۆمە لە بری سربەخۆی مەترسی بۆ هەرێم دەهێنێت؟ بێگومان ینی ئاماژەکان هەمویان بە ئاراستەی ئەوەدان کورگوتنی کوێرە چ دەوێت دووچاوی سا خۆزگا یعنی کەس هەڕەشەی نەکرد و بێ مەترسی باە ئەگەر کۆمەڵ و گۆڕانیش لەگەڵ دانەبانە بۆ نمونە وەکو داواکردن بەڵام یعنی هەر شتێکی باش بوو بەڵام ئەو تەوەجوه و ئاراستەیە دەردەکەوێت کە بەڕاستی وڵاتان ڕۆژێ بۆ ڕۆژێ هەڕەسە دەکەن بۆ نمونە بەیانی و ئەردۆگان و مەسەلەن ترامپ قسە لەسەر ئەو باسە دەکەن ئەمڕۆ وەزیری خارجیەکانی بەغدا و تەهران و هەروەها ئەنقەرا بەیەکەوە دانیشتون و دوو بەیانی مەجلیسی ئەمنی قەومی تورکیا دادەنیشی بە تەئکید بە بڕیارێکی زۆر تونتر دەردەچێت لەوە تونتر چ کە لە ئێستاوە تورکیا کە یعنی مەساڵحێکی زۆری لەگەڵ هەرێمی کوردستان هەیە لە زۆر دەوڵەتان نەرمتر بوو بەڵام مانۆری سەربازی دەست پێ کردووە لەوە چتر کە لە مندەلی هەرکراوەتە سەر شارەوانی و ناحیە و عەلەم داگرتن و تعتیلکردن و دەستە پاسەکردنی ئەو ئەنجومەنەیە لە پێش بارەگای تورکمان لە کەرکووک خەڵک کوژدراوە و لە هەمان کاتیشدا تورکمانەکان هەمویان کۆبوون و بەیانیان دەرکرد کە داوا دەکەن حەشی بیان پارێزی ئەوە مانای چییە تا دوێنێ نەبوو ئەمڕۆیە ئەمڕۆ تیارەی تورکیا حەوت هاوڵاتی لە نێروە و ڕێکان شەهید کردووە یعنی جەنجی جیهانی هەبووە لەسەر کوشتنی یەک کەس دەستی پێکردووە بۆ نمونە هەموو ئەوانە بە تەئکید کاردانەوەی تردا دەبن بەغدا پەرلەمان دەستی حەیدەر عەبادی واڵا کرد بۆ ئەوەی هێز بجوولێنی هێز بەکاربێنی پەنا بباتە بەر هەر خیارێک یعنی دادگای فیدرالی بەغدا مەسەلەن بڵێن ئەو بڕیارەی دەرکرد ئیتر خۆوڵاتانە من نامەوێ ئیشادە و ئاماژە پێ بکەم ڕۆژانەوە ڤدێتەکن کۆمەڵی ئیسلامیکن پارتیکن یەکێتیکن یەکگرتووکن گۆڕان هەمویان دێن دەڵێن کاکە نەک نابێ ڕیفراندۆم جارێ بکرێت بەڵکو هەر دەبێ ینی نەکرێت تاخیر بکرێت بەڵام ئەوان ئامادەنە وەساتە بکەن لەو سۆنگێەوە بەڵێ سپاس دەکەم دواتەگەرم وڵای بەرز کاک حەسەن بەڕێزی وتت چەند ئەگەرێک مەسەلە ئەگەری دەستێوەردانی سەربازی شێ لەلایەن عێراقەوە بۆ ناوچانە دیارە وەک کشوانیش ئاماژە بۆ کرد لە ڕاستی ئەوە تەنها عێراق نییە هەڕەشەی ئەوەمان لێەکە لەبەرەوەی ئەو مانۆڕە سەربازیانی کە لە ئێستادا تورکیا لەسەر سنوورەکان دەیکاو و ئەو پەلاماردانەی شەوی ڕابردوو کە دەیان فڕۆکەی جەنجی تورکیا پەلاماری ئەو گوندانەی داوە ئەمە ڕەنگە بۆ خۆی سەرەتای جۆرێک لە هەڕەشە و هۆشداری بێ بۆ سەرکردایەتی سیاسی کورد و هەرێمی کوردستان جگە لەوەش عێراق بۆچوونی من لە چەند قۆڵێکەوە سەرقاڵی شەڕی داعشە یعنی ڕەنگە ئەو شەڕی لە کۆڵ ببوایەوە زووتر من تەسەورمە کرد بەشێک لەو هێزەی لانی کەم پێشڕەویە کرد بە ئاراستەی کوردستانە وەکو ئاماژەیەکی سەربازی یان وەکو هەڕەشەیەکی سەربازی دشت بەم ئامانجەی کووردە بۆیە ئەگەر تورکیایەک بیەوێ سیادەی عێراق ببەزێنێ و بێ دەخالەت بکات لە کاروباری ناوچەکە چ جای حکوومەتی عێراقی ینی مەسەن ئێستاکە تۆ ئەگەر دیقەتی کۆی لێدوانی بەرپرسانی عێراقی بێ زۆر بەڕوونی دیارە کە ئەوان مەبەستێکی تونیانە ینی ئەوان ئەسڵەن ڕیفراندۆمیان قبول نییە ئەوان ئەسڵ جیاببوونەوە دەوڵەتی کوردیان لە ئێستا و لە ئایندا قبول نییە ئەسڵ حکوومەتی عێراقی باز دواخستنی ناکایانی بۆ نمونە تەنانەت خودی مالیشی کە ئێستا کارکتەرێکی سەرەکیە لە عێراقا تەنانەت ئەڵێ هەموو نێوەندگیریەکی ڕەت دەکەینەوە ئەمە بۆیە بە تەسەوری من جێژاوەکە گەورەترە کاتەوە و دیقەتەکان ئەبێ ورتر بن و بتوانێ وا لە قیادی کورکە بڕیارێک بدا لەم بارەوە بڕیارەکە چی بدا ئێستا بۆ نمونە لەم خۆناغەدا لە ئێستادا ئێمە وەکو هاو نیشتمانانی ئەم وڵاتە بەرچاومان ڕوون نییە ئایا سەرکردایەتی سیاسی ئێمە لە هێزە جیهانیەکانەوە یان لە ڕێکخراوەنی و دەوڵەتیەکانەوە هیچ
پشتێکی وەرگرتووە بۆ ئەوەی ئێمە بچینە ژێر ئەم بارە قورسە لەبەرەوەی تا ئەم چرکە ساتە ڕۆشنایەک نییە و کاتی گوێ لە لێدوانی بەرپرسە باڵاکانی دنیا بینی هەمویان بە دوو ئاراستەیە کە نەکرێت ئاراستەیە کە دوا بخرێت و تا ئێستاکە ئەو بەدیلانیشە کە پێشکەش کراون و خراونەتە بەردەستی سەرکردایەتی سیاسی کورد یان ئەو لژنەی باڵای ڕیفراندۆم لە ڕاستیە لە ئاستی خواستی کوردانیە و لانی کەم لە ئاستی خواستی ئەو لژنە باڵایان نییە بۆیە هەموو ئەمانە وای کردووە بڕیاردان بە بۆچوونی من قورسە لەبەرەوەی کاتەکە هێجگار کەم لە بەردەستمانەوە تەنها 4 ڕۆژ ماوە 25 مانگ بێ دەنگدان ببێەوە پرۆسەکە بچێ بەڕێوە ئایا لەم 4 ڕۆژە چی گفتوگۆیەک دەتوانێت لەمە پرۆژەیە پێشکەش بکە و ئەم پرۆژەیە جێبەجێ ببێت و حکوومەتی عێراق ڕازی بێ بۆیە نییە ینی هیچ ڕێکەوتنێک هیچ بەدیلێک ینی کات لە بەردەسا نەماوە بۆ ئەوەی بە دوای بژاردێکی تر زۆر باشە بەڕست خەڵکی خورماتووی ئێستا لە ڕووی ژمارەوە ئەگەر ڕیفراندۆمەکە بۆ نمونەوەکو ئەگریمانێکدا بنێ بەرەوە بچێت کورد زەمانەتی سەرکەوتنی هەیە لەو مانتیقانە بۆنم لە خورمات و لە کەرکوو لە شوێنەکانی تر خاڵی یەکەم بۆ وەڵامی ئەو پرسیار ئەوەیە دیارە ئەم هەڵبژارنە ئەگەر بکرێت یەک بازنەیە بێ هەموو کوردستان بە ناوچەکانی دەرەوەی هەرێمیشەوە یەک باز نابێ کەواتە یەک باز نەبوو قەبارەی یان ژمارەی دەنگەکان لە شارێک کەم زیاد بێت کاریگەری نییە چکە سەرنجام کۆی دەنگەکان کۆ ئەکرێتەوە ئەمە یەک بازنەیە لەبەرەوەی تا ئێستاکە بڕیان لەسەر ئەوە دراوە خاڵی دووەم ئێمە ئەگەر بین پۆلێنی ئەو ناوچانە بکەین سێ حاڵەتمان هەیە حاڵەتێکمان هەیە ژمارەیەک لەو شار و شارشکەویەکە ئیداریانە لە ئێستادا لەبەردەستی هێزی پێشمەرگەی کوردستانە بەشێک لەو شار و شارشکانەمان هەیە لەبەردەستی حەشدی شعبیان ئێستا ناوچەی کوردستانی هەیە لە ژێرە حەشدی شعبیدا بەڵێ مەسەن بۆ نمونە ئێمە باسی خاکەکەین ینی باسی ئەو سنوورە سروشتیە مێژویەکەین کە پێی دەڵێن زنجیرە چیای حەمری لە ئێستادا مەسەلەن مەندەلی لە بەردەستی حەشدی شعبی و حکوومەتی عێراقیە سعدیە لە بەردەستی ئەوانە ئامرلی لە بەردەستی ئەوانە سلێمان بەگ لە بەردەستی ئەوانە تازە لە بەردەستی ئەوانە بەشیر لە بەردەستی ئەوانە ئەمە و لە 140 خاک و یەکە ئیداریەکانی شنگال لە بەردەستی حەشدی شعبیایە لە ئێستادا و هەروەها بەشێکشی لەژێر دەستی داعشایە بۆ نمونە حەویجە ڕیاز عباسی ئەمانە خاکی کوردن بەڵام ئەم شارانی کە باسم کردن ئەم یەکە ئیداریانە جگە لە مەندەلی و سعدیە ئەو شارەکانی تر ئەو یەکە ئیدارەکانی تر بە هیچ شێوە کوردیتیانە یان عەرەب و تورکمانە یان عەرەبە یان تورکمانە بەڵام ئەو ناوچانەی کە باسم کرد لەژێر دەستی پێشمەرگایە بەشێکی کورتیا زۆرینەیە و بەشێکی کورد و تورکمان و عەرەبن بۆیە ئەگەر پرۆسەکە بە یەک بازنەیی بێت لەو ناوچانە سەرکەوتووە بێ و کوردیش بە حەماسێکی باشەوە بۆیە ڕە بەڵام گرنگ خودی پرۆسەکە نییە بەرئەنجامی یعنی پرۆسەکە ئەنجام بدرێت سەرکەوتووە بینیان سەرکەوتو نابێت بەڵام ئەو شارانەی کە لەژێر دەستی حەشدی شعبیە بێت تۆ ناتوانێت ڕیفراندۆمیتی ئەنجام بدەیت کەواتە ئەوانە دۆڕان ئەوانیشی لەبەر دەستی حەشدی شعبیە ناتوانانی پرۆسەکەی تێدا ئەنجام بدەیت کەواتە ئەوانە چیژە دۆڕان دێتەوە سەر ئەم شارانەی کە لەبەر دەستی هێزی پێشمەرگایە لەم شارانە ئێمە ئەتوانین و ئامادەکاریش کراوە بەڵام دوجار قسەکە ئەوەیە ئایا ئەم دەوڵەتانە لە خیتاب و لە هەڕەشەوە ئەم دەیکەنە کردەی واگە کردیانە کردەی و پەلاماریاندا بێگومان ڕەنگە ئاسان نەبێ تورکیا هێزێکی گەورە و زەبەلاح بێنێتە ژوورەوە بۆ هەولێر و دهۆک یان کۆماری ئیسلامی ئێران بەڵام ڕەنگە بۆ ئەوان زۆر ئاسان بێ لە ڕێی گروپەکانی حەشدی شعبیەوە یان لە ڕێگای هەندێک لەو بەشێک لەو پێکاتانەی کە کللتوری شۆفێنی و تایفەگەری بەسەریان نازاڵە کاریشی وا بکەن ئاژاوەیەک دروستکەن کە پرۆسەکە پەچی بکەوێ یان خوانەخواستە دووچاری جۆرێک لە شەڕ و ململانێ ببین. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتانە لە ماڵنێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
نهێنیم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدە مانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامان شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قورگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و ساڵاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تا دادەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری ماگانە کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک شوانەگە بگەرم و لای بەڕێزت بۆچی ئێوە لەگەڵ ئەوەدان کە ریفراندۆمەکە ینی پێتان وایە لەم قۆناغە مەترسیە بۆیە داوا دەکەن ئەو پێشنازەی کە کراوە لەلایەن کۆمەڵگەی نێودوڵەتی دەسەڵاتدارانی هەرێم پێشوازی لێ بکەن وە گفتوگۆ لەگەڵ بەغداد بکەن؟ بەڵێ بە کورتی کاک حەچیمی بەڕێز سەبەبک لەبەر ئەوەی بەڕاستی وەکو باسم کرد یعنی لە ڕووی نێوخۆ لە ڕووی دەرەچێوە ئەم ریفراندۆمە زۆر بە پەڵەپڕووزە بڕیاری لەسەردرا و ئیجراعات و ڕێکارێکی باشی بۆ نەگیرایە بەر ینی تەماشە بکە کۆبوونەوەیەک لە مابینی چەند حزبێک کرا چەند حزبێکیشی تێدا نەبوو لەم کۆبوونەوەیە بەبێ ئەحزابی تر و بەبێ پەرلەمان یەکسەر بڕیار دراکا کە 25 نۆ ریفراندۆم بکرێ کاتێکیان دیاری کرد یعنی نزیک 2 مانگێک باشە یعنی لە 61ەوە ئێمە خەبات دەکەین یعنی دەتەوێ ئێستا بەبێ کۆدەنجی نیشتیمانی بەبێ یعنی گفتوگۆکردن لەگەڵ بەغدا و لەگەڵ وڵاتانی تر پرسێکی ئاوا گرنگی چارەنووساز بە 2 مانگ تەسفیە بکەینە ئەوە پێویستی بە زۆر ڕێکار و بە زۆر شتی ترەوە بوو جا لەو سۆنگەیەوە کە پێمان وایە ینی ئیجراعاتێکی باش زەمینە سازی و ئەڕضیەکی باشی لە ڕوانگەی نێوخۆ لە ڕوانگەی دەرەوە بۆ نەکراوە ینی ریفراندۆم یا پرۆسەی ڕۆیشتن بەرەو سەربەخۆیی ڕوبەڕووی چەندان کۆسپوتەگەرە و ئاستەنگ دەبێتەوە ئەم ریفراندۆمە بە دوا بخرێ و ئێستاش باش دەرکەوت وەک
ینی کاک حەسەنیش باز دەکا کە خۆی لەو مناتیقانەیە و منیش باسم کرد و ڕۆژانە ڕۆژێ بۆ ڕۆژە گوێمان لە تەهدیداتی نوێ دەبی و پێم وایە ئەم 4-5 ڕۆژە زیاتریش یعنی جوهدی خۆیان تەهدیداتی خۆیان چڕ دەکەنەوە بە ئاراستەی ئەوەی کە ریفراندۆم نەکرێتن و لە ڕوانگەیەکی ترەوە ئەگەر بێت و ئێستا ئێمە بە گوێی کۆمەڵگەی نێودەوڵەتی UN وڵاتانی زلهێز بکەین دێن وەساتە دەکەن لەگەڵ بەغدا دەتوانین کۆمەڵێک داواکاری باش بکەین و کۆمەڵێک شت پێشکەش بکەین و بەدەستیشیان بێنین بەڵام ئەگەر بێت و گوێ بە هیچ وڵاتێک نەدەین و حساب بۆ کەس نەکەین بە تەئکید ڕوبەڕووی شەڕ و ئاشوب و ئاژاوەش دەبینەوە و وەرەقەیەکیشمان لە دەست دەچین لەلایەکی ترەوە بەڕاستی ئێستا ئێمە بۆ خۆمان هەندێک کێشە و بێشە و شەڕ و شۆڕمان هێناونەتە پێش دوای ئەوەی کە ئێمە لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتیدا بووین بەشداری گرتنەوەی ناوچە دابڕێنراوەکانیشمان کرد ئەمن ئەو ساش گوتم لەوانەیە ئەگەر شەڕی داعش نەمێنێ ئەگەر سنە لەو ناوچە سنووریا نە بەهێزبی هەر لێمان قبول نەکە ئەگەر شیعەش بەهێزبی وەکو حکوومەتی ئێستای بەغدا و حەشدیشیا هەر لێمان قبول نەکە بەڵام لەوانەیە ماوەیەکی تر شەڕی داعش بخایەنی ینی ئەگەر هات و ئەو کاتە لە دوای شەڕی داعش ینی بەغدا تەحڕوش و تەشقەڵەی بە ئێمە کرد لەوانەیە وڵاتان لەبەرەو ئێمە هاوپەیمانین و بەشداری شەڕی دژی داعشمان کردیا لە بەغدا قبول نەکەن کە ینی تەعەدایەکی زەق و زەبەڵاحمان لێ بکەن بەڵام ئێستا کە شەڕی داعش کۆتایی نەهاتووە ئێمە دێین یعنی داوای ئەو شتە دەکەین بە هیچ شێوەیە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە تایبەتی بەغدا ڕێگەی پێنادا لەوانەیە ئێمە ژێربار بین و گوناهبار بین لە منزوری دەستور لە منزوری بەغدا لە منزوری وڵاتانی زلهێز نقطەیەکی تر وەکو ملاحەزە بە جەنابتان بڵێم نازانم لەلایەک ینی کوردستان داوای سربەخۆیی دەکات لەلایەک وەفد ڕەوانەی بەغدا دەکات ئەو وەفدا ئەگەر بۆ ئیقامەی حوجەتە چوونە بەغدا داوایان کرد بەغدا گوتی کاکە بە هیچ شێوەیەک ڕازی نابین ئێوە ریفراندۆم و سربەخۆیی بکەم باشە ئەگەر بۆ بەدەستهێنانی دەستکەوتەکانە ئەم هەموو کێشە و شەڕ و دروستکردنە بۆ چییە یعنی ئەوە ڕۆژی جومعە بڕیار داوە دیسا جارێکی تر وەفد بچیتۆ بەغدا ئەگەر بۆ زانینی ڕای بەغدامانە ئەوە ڕای بەغدا دەزانین ڕای بەغدا بە هیچ شێوەیەک ڕازی نییە نقطەیەکی تر بەڕێزینە ئەگەر دنیا ڕازی بێ بەڕای من بەغدا ڕازی نابی من خەڵکی کوردستان ناترسێنم خەڵکی کوردستان تەبعیان داوە بەغیرەتن بە جورئەتن بەڵام ئەوە واقعە ئەگەر عالیمێکی گەورە بەرامبەر چەکدارێکی نەخوێندەوار کەونە بەرامبەر یەک خۆعیب نییە ئەگەر بڵێن عالیمەکە باری چەکدارەکە نابا بە چ باری دەبا بە عەقڵ بە حیکمەت بە حینکەت بە نەخشە بە پلان دەتوانی خۆی لەبەر قوتارکە و خۆی لەبە بدزیتەوە ئێستا ئێمە یعنی بەڕاستی ئەگەر یعنی هەموو دنیا ڕازی بێ ئێران ڕازی نابی تورکیا ڕازی نابی بەغدا ئێران و تورکیاش ڕازی بن بەغدا بە حەقی دەستوری خۆی دەزانی دەڵێ ئەوە ئینفیساڵە و جیاکردنەوەی و لە 2005 ئێوە تەدوینی دەستورتان کرد لەگەڵ ئێمە خۆتان ئیقرارتان کرد کە عراقێکی ینی ئیتیحادی فیدرالی دیموکراتیە ئێستا خێرە دێن جیا دەبنەوە لەلایەکی تر بەڕاستی هەموو ئەوانە پاساونین بۆ ئێران بۆ تورکیا بۆ وڵاتان بۆ بەغدا ئەوانە ناحەقن ستەم دەکەن لە کوردستان حەقی خۆیەتی کە جیا ببتە و سەر بەخۆبی وەکو هەموو گەلانی تر وەکو هەموو نەتەوەکانی تر بەڵام ئەوان مەساڵحی خۆیان دەوێ ئەوان ستەم دەکەن ئەوان بە ناحەقی بە سوڕەسوور دەڵێن کاکە نابێت و جیا ببیەوە جا ئەگەر ئێمە لەسەر سربەخۆی لەسەر ریفراندۆمێک یعنی تووشی کێشە و بێشە و شەڕ و شۆڕ و یعنی مەترسی بووین ئەوەی هەشمانە لەسەری دانێن کەواتە یعنی دەبێ هەڵوەستەیە بکەین خۆ ئەمە نەسی قورئانیە بڵێن ئەوە تەنازولی لێ ناکرێت نەسی قورئان بۆ نمونە خوای گەورە دەفەرمێ السارق والسارقة فاقطعوا أيديهما دەبێت دەستی ببردرێت چ پیا و بی چ ئافرەت بێ بەڵام ئیمامی عومەر خەلیفەی موسڵمانان بوو هات لە عام المجاعە ئەو ساڵەی کە برسێتی بوو یعنی قات و قوڕی بوو یعنی ئەم ئاەتەی ڕاگر یعنی هەموو دەستێکی نەدەبڕی مەبەستم وەیە یعنی وەکو ئیجتیهاد یعنی
هەندێک ئاەت هەیە هەندێک حەدیث هەیە هەندێک دەق و تێکست و نەس هەیە یعنی قابلی یعنی ڕاگرتن و کار پێنەگرتنە چ جای ئەوەی مەوعیدێک دانراوە خۆ دنیا خەرانابێ بڕیارێک دراوە خۆ دنیا خەرانابێ لە 61ەوە تا ئێستا ئێمە خوێندە ڕێژین لە پێناو سەربەخۆ لە سەرکردایەتی کورد بپرسە بۆ کاکە سەربەخۆی ناکەن وەڵا کاکە کۆمەڵێک ئەسباب و عراقیل و عواقب هەیە وڵاتان ڕێنادەن ئێدە باشە ئەو ئەسبابانە ئێستا قایمن هەربەرپان وڵاتان ڕێنادەن چۆن دەبی گوێیان لێ نەگرین بەڵێ ئێستا بە بۆ چوونیەوە ئێمە لە بەردەمەوە داین ئەوانەی کە برای ڕفراندۆمیان داوە سەرکێشی بکەن و گوێ بۆ مەتیسیانە لەن یاخود لە بەردەمەوە داین کە ئەوان بڕیارەکە هەڵ بۆشێنەوە بگەڕێنەوە بۆ بەغداد کامیان زیاتر چاوەڕوان کراوترە وڵی بەتەکیید بە پێی ڕای کۆمەلگەی نێودەوڵەتی و بەشێکیش کە لە هەرێمی کوردستان داوای دواخستنی دەکەن یعنی بەڕاستی ئەوە زیاتر لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە کە بە قسەی کۆمەلگەی نێودەوڵەتی و دۆستەکانمان کەین گیان لێ بگرین ئەگەر گیان لێ بگرین قازانز دەکەین دەتوانین کۆمەڵێک دەستکەوت و منجەزات بەدەست بێنین ئەگە گیان لێ نەگرین ئەوەش لە دەست دەدەین یعنی ئەو کاتە پاڵپشتی بشمان ناکەن کاک حەچیم ئێمە حکوومەتین ڕۆژانە ڕئیس وزەڕای دەوڵەتان دێنە ئێرە و یعنی سەرۆکەکانی ئێمە دەستنە ئەمریکا و پێشوازیان لێ دەکرێت هەر وەزیرێک دێتە بەغدا دێتە ئێرەش تا ئێستا ینی تورکیا دامی ئێمەی کردووە ئێران دامی ئێمەی کردووە بەغدا دامی ئێمەی کردووە زۆر کێشەمان لەسەر هەندێک شت بووە بەڵام ئەگەر بێت و گویان لێ نەگرین لەوانێ ئەو شتانەش لە دەست بدەین بۆیە گوێگرتن لەوانەیە لە مەسلحەتی ئێمە بی بەڵام بە شەرتێک کۆدەنجی نیشتیمانی لەسەر دروستکەین پرۆژەیەکی بەهێزمان پێبێ بتوانین بۆ نمونە لە ڕێگاینەتەوە یەکگرتوەکان و ئەمریکاوانە ڕۆژی ریفراندۆمی داهاتوو سربەخۆیی داهاتوو دیاری بکەین و ئەو دەستکەوتانەی کە تا ئێستا فەرامۆشکران وەکو مادەی 140 وەکو ئیحسانەکردنە وەکو کۆمەڵێک شتە بەدەستیان بێنین لە ڕێ ئەو پرۆژەیەوە. بەڵای سپاس دەکەم کاک حەسەن سەبارەت بە ناوچە کوردستانی دابڕێنراوەکان ئەم ڕیفراندۆم پێ دوایە بتوانێم ناوچانە یەکلا بکاتەوە یاخود ئێستا مەترسیە دەڵان ڕەنگە بەهۆی ئەم ڕیفراندۆمێمە ئەو ناوچانەش لەدەست بدەین. لە ڕاستیدا ئەگەر پرۆسەکە ئەنجام بدرێ و شێوەی کە ئێستا هەیە بە واقعی کە ئێستا هەیە وەکەوەی لە وەڵامی پرسیاری پێشووە ئاماژەم بۆی کرد ئێمە ئەو بەشەی کە لە بەردەستی داعشە ناتوانین ڕفراندۆمی تیا ئەنجام بدەین و ئەو بەشەی لە بەردەستی حەشدی شعبیە ناتوانین ڕفراندۆمی تیا ئەنجام دەین ئەمە ئەگەر دۆخەکە لەبارچانە زۆرن کە نتوانێت دەستات چەند بۆ نمونە بێگومان زۆرن یعنی کەم نین بەشیشان تەنها خاکە و بەشێکیان خەڵک و خاکشە بۆیە مەسافەیەکی زۆرە و ئەوەی کە من هەنێک جار بەرەنجامی خوێندنەوەی خۆم پێشبینی ئەەکەم کە ئومێ دەکەم هەڵە بم و ئەوە قەت ڕوو نەدا ئەنجام نەدانی ڕێفراندۆمە لە ناوچە جێناوەکان ئەگەر هەیە بەبێ بەس کوردستان ئەنجام درێت هەندێک ئاماژە هەن کە تەنها لەم چوار پارێزگایە بکرێت بۆ ئەوەی ئەو گوشارە هەرێمایەتیە نێودەوڵەتیە ناوخۆی لە عێراقەوە هەیە چکە تەرکیزەکە زیاتر لە سەر ناوچە جێناوەکانە و بە دیاریکراوی کەرکووک بۆیە هەنێک جار پێشبینی ئەوە ئەکرێ کە لەژێر ئەو گوشارانە تەنها لەم چوار پارێزگایە ئەنجام بدرێت ئێمە بە پێی قۆناغ دەرفەتی باش هاتوونەتە بەردەست هەموویمان لە دەست شوێ ئێمە ساڵی 91 کە ڕاپەڕین بوو دوای گۆڕانکاری لە بەرژەوەندەکان و هاوچێشەکانە ئەوە بوو کورد پاشەکشەی کرد و کۆڕە و دەست پێ کرد جارێکی تر کەرکووکە و ناوجانەمان لە دەستدا لە پرۆسەی ئازادیە کە بە هێز و بازووی هێزی پێشمەرگا تەواوی ئەو شار و شارشکانە ئازاد کرا دواتر ئەمریکا وەکو مڵۆزمێک ڕێ لێگرتین و تورکیا دەخالەتی کرد بۆ ئەوەی کورد کۆنتترۆلی ئەو ناوچانە نەکات پاشان ئەو ناوچانە خراە چوارچێوەی دستوری عێراقەوە لە چوارچێوەی مادەیەکە مادەیەکی دستوری کە مادەی سەوچلە نەجێبەجێ کرا و نەجێبەجێ شەکرێت باشە دواتریش داعشات کە دەرفەتێکی ڕەخسان کە هێزی پێشمەرگە بۆ بەرگریکردن لە خەڵکی کوردستان و لەو ناوچانە سەرکەوتنی گەورەی تۆمار کرد بە خوێنی خۆی و توانی ئەو ناوچانە بەشی هەرە زۆر لانی کەمی ئەو شار و شارشکانەی کە کوردی لێ نیشتەجێە ئازادی کرد و ئێستاش بۆیە ئەمە دەرفەتێکی تر بوو ئێستاش کە پرۆسەی ڕفراندۆم ئەنجامەدرێ خوانە خواستە ئەگەر لەو ناوچانەی ئەم پێشبینیی کە
لەم یەک دوو ڕۆژە ئەکرێ کە لە ژێرە و گوشارانە لەو ناوچانە ئەنجام دەدێ ئەگەر وابێت بەڕاستی ئەم جارە کورد جارێکی تر کەرکووک و ئەو ناوچانە لە خۆی دوورە خاتەوە و جارێکی تر باری ئەو ناوچانە قورسەکە بۆ گەڕانەوە چونکە ئەو فرسەتە یان ئەو هەلا ئێستا هەیە و ئەگەر بین خۆمان بەدەستی خۆمان جیاکاری بکەین لە نێوان ئەم چوار پارێزگای و ناوچە جێناوکان کە لە 140 خاچی کوردستانە بەڕێی من ئەمە انتحاریشی زۆر باشە بەس ئێستا بۆ دۆخی هەموو ناوچە کوردستانیەکان ئەگەر لە بەرچاو بگرین ناوچە کوردستانی دابرنەوە ئەوەی کە پرۆسەکە دوا بخرێ باشە زمینە سازی لەو منتقانە بکرێ یاخود چی خۆی لە ڕاستیە هەم بەشێک لە هێزە سیاسەکانی کوردستان و هەم دۆستەکانمان و هەمیش شرۆفەکار و چاودێرە سیاسەکان ببوورە خوێندنەوەی ئەوەیانەیە کە کاتەکە زۆر کەمە و کاتەکە لەبەردەست نییە و چەند کاتەکە زۆرتر بواە بۆ گفتوگۆ و بۆ مەجالەکان زیاترە بوو بۆی بڕیار بدرێ کەواتە باشین ئەوەیە دوا بخرێت بە بۆ چوونی ئێوەش نێم پرسە ئەمە سازی تری بۆ بکرێت بەم کرد و کاڵیە بژاردەیەکی باشە ئەوە یەکێ لەو بژاردە تەندروستانەیە کە دوا بخرێ بەڵام ئەو دواخستنیشە بە پێی کۆمەڵی اتفاقات و ڕێکەوتن بێت بەڵێ زۆر باشە بەس ئێستا ئەو ریفراندۆم ئەگەر بکرێت بۆ نمونەگەر حاڵێدا ئەگەر بکرێت دەتوانێت چارەنووسی ئەم ناوچانە بە تاو یەک لا بکاتەوە بڵێن ئەم ناوچانە ناوچەی کوردستانی هەموو یەک لا ناکاتەوە بەس ئەو بەشە یەک لا ئاکاتەوە کە لەژێر دەستی پێشمەرگایە ئەوەی لەژێر دەستی حەشدایەوە ئەوەی لەژێر دەستی داعشایە لەم قۆناغا دەڕۆ ئەی بۆ دواتر ینی دواتر دەکرێوەکو ناوچەیە کە کورد تێکۆشان بکەوە خەبات بکە بۆی لە ئایندە و لە قۆناغەکانی ترا بەدەستی بێنێت بەڵێ دوا پرسەرم زۆر بە کورتی ئێستا پێت باشە سەکردایەتی کورد چ بڕیارێک بدات بۆ ئەم منتیقانە لە ئێستادا ئەگەر بڕیار وایە ڕیفراندۆم بکرێ ئەو ناوچانێش بگرێتەوە پاشەکشەی لێ نەکا کورد چکەوە باشترین بژاردەیە و ئەگەریش نیازی وایە لەژێر هەر گوشارێکە لەو ناوچانە نیکە من پێم باشە لێرێش نەکرێ بۆ ئەوەی کوردستان بەدەستی خۆمان بەشبەش نەکەین و بۆ قۆناغی چیتر خۆمان ئامادە بکەین. سوپاس دەکەم. کاکشمان دوا پرسیارم بۆ بەڕێستان نیو خولەکیش بۆ بەڕێست پێ دوایە ئەگەر کورد بە دەست پێشخەران ڕازی نەبێ و کارتی ریفراندۆمەکەش دەسووتێت لەبەرەوەی کە ریفراندۆمەکە کۆنەگی نیشتیمانی لە سەرنیەوە لە کوردستانە بنەمای یاسایی نییە؟ بە تەکیید پێم وایە ئەگەر کورد بەو دەست پێشخەرێنی و دەوڵەتی ڕازی نەبی ڕیفراندۆم ئەنجامدا ڕیفراندۆمەکە نەجاحەت بەدەستدێنی وەکو لە 150 زیاتر و ئەوانە بە بەڵێ لەبەرەوەی پرسەکی نەتەویە و نەتەوەیە و خەڵک خۆی محاسبە دەکا بەڵام زەرەر دەکەین ئەو کاتە لەوانەیە تەشەبوسیشیان پێ بکەین ئەوانیش وەکو پێویست بەهانامانەوێنێن بۆیە دەکرێت لە ڕێگای وەساتە و زەمانەتی نێودەوڵەتی بتوانین بۆ داهاتوو کۆمەڵێک یعنی دەستکەوتی گەورە و گرنگ بەدەستبێنین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز شوان ڕابەرەندامی سەکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە لە هەورێرەوە لەگەڵمان بووی هەروە بەڕێز حەسەن بایرام جێگیری بەرپرسی مەڵبەندی حەمری یەکێتی نیشتیمانی کە لە سووری سەرکی لەگەڵمان بووی. سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.